یەکێک لە تایبەتمەندیەکانی پێشانگای نێودەوڵەتی هەولێر بەشداری نووسەرانی ئەو بەرهەمانەیە کە لە پێشانگاکەدا نمایش کراون. ئەمڕۆ کوردستان مکریانیمان لەگەڵە نووسەر چالاکوانی بواری ژنان و هۆنراوە زمان ناسیش وانە کوردستانە بێگومان زۆربەی بەرهەمەکانت لە خزمەتی بواری زمانی شابووە بێگومان. بەخێر هاتی خۆشحاڵم کە لێرە دەتبینم. سپاس دەکەم من شەروەتر زۆر خۆشحاڵم کە دڵنیاخانە میشە چالاکیە میشە لە هەموو شوێنێک دەتبینم. سپاس قوربان. با لەوە دەست پێ بکەین دوا بەرهەمت کە لێرەش عەرزکراوە لەم پێشانگایە بە باسی ئەمە بکەین. هۆنراوەیە ماوەی چەندێک سەرقاڵی بووی و هۆنراوەکان هیچ سەردەمێکیان بۆ ئەو خوێنەرانەی کە دەیانەوێت بێن و بیکڕن. هۆنراوەکان هەڵبەت لە سەردەمی گەنجیمەوە دەست پێ دەکە هەتا چەند ساڵێک پێشێستا کە من چونکە هەمویان پەرتو بڵاون. دوا بەرهەمەکەم ئەمەیانە کە بە ئەلفوبێی لاتینی کوردی لاتینی چاپ کراوە هەڵبەت بە هەردوو دیالێکتی کرمانجی ژوور و دیالێکتی کرمانجی خوارو بە هەردووچی بە هەردوو دیالێکتەکەی بە ئەلفوبێی کوردی لاتینیە. وەکو گوتم لە شوێنی جیاجیان نووسراوە هەرێکەی پاسپۆرتی شوێنێکی وڵاتی چکەی وڵاتی چکەیەوەیە. ئەمەم کردەوە نووسراوە ئاگری نۆرۆز بڤەنیە. بەڵێ ئەمە شارای کچم ئەو سات کچم شارە تەمەنی 1 ساڵ بوو. دەتوانم بڵێم قەدەغە کرابوو کەەوە ئاگر بکرێتەوە یعنی قەدەغەیان کردبوو بڕیاریان دابوو کە لێک شۆن بکرێتەوە خەڵکی نەیکاتەوە لە کۆڵانەکان بەڵام بۆ قەدەغەکردن بوو. جا من لەوێ ئەمەم دانا ئەم شاعرە بەرامبەر بەوەی کەەوە ئەوان دایانەویست قەدەغەی بکەن جا بۆی دەڵێن بڤەنیە. ڕاستە مادام و کەسانی کە دەیانەوێ هۆنراوە خوێندنەوە دەتوانن لە پێشانگا بە هەردوو هەم بە سۆرانیەکەی هەم بە لاتینیەکەی بێن و بیکڕن. با باسێکی ئەم بەرهەمانە بکەین کە بێگومان بەرهەمی لەسەر زمانەوانیە بە کۆی هەیە و بە تاکیش لێرە دەفرۆشێ و فرۆشرایانی پێشانگاکەش گوتیان کە خواستێکی زۆری لەسەر بووە. باسێک لەسەر ئەم بەرهەمانە بکەین. ئەم کۆبەرهەمە زمانەوانیم تەنیا 13 کتێبە کە دەربارەی مێژووی زمانە دەربارەی بەشەکانی زمانە هینی ڕێزمان بە تایبەتی وەکو وشە سازی ڕستە سازی و ئەو بابەتانە کە پەیوەندیان بە زمانەوە هەیە و زۆربەی هەر زۆریشان لێکۆڵینەوەن و لە کاتی جیاجیادا نووسراون و هێندێکیشان لەو کتێبانە بوونەتە کتێبی منهەجی ینی لە زانکۆکان دەخوێندران و دوو لەو کتێبانە وەرجێڕاوەتە سەر زمانی فارسی یەکێکیان مینەواسی کوڕمەری جێڕاتە سەر زمانی ئینگلیزی و خۆشم هەر لەو 13 کتێبە دوانیان هەر خۆم بە زمانی عەرەبی نووسیومە کەواتە ئەمە بەرهەمەکە لێرە بە 4 زمان هەیە بەڵام نەکەمویان هێندێکیان بە 4 زمان هەن. ئەمە ماوەی نزیکەی 2 ساڵ ئامادەم کرد بۆ ئەوەکو کۆبەرهەمێک پێشکەشی بکەم چکە پێیدا چوومەوە زۆربەی هەر زۆری خۆم تیپچنم کرد وە سەرپەرشتی چاپکردنیم دەکرد کەواتە 2 ساڵم تەرخان کرد بۆ ئەوەی ئەم بەرهەمە بێنمە بیخەمە بەردەستی ئەوانەی کەەوە خوازیارن چکە خواستێکی زۆری لەسەر بوو. زۆر باشە هەردەجی ئێستا بەچیوە سەرقاڵی بەرهەمی نوێ چیت لەبەردەستە؟ بەرهەمی نوێ من ئێستا خەریکی دۆزی خۆمانین کە دۆزی ئافرەتە دۆزی ژنە. من دەتوانم بڵێم 10 کتێبم هەیە لەسەر کێشەی ئافرەت هێندێکیان لێکۆڵینەوەن هێندێکیان بیرێکی ڕاگوزارین هێندێکیان وتارن هێندێکیان لە سیمینار پێشکەشم کردوون ینی جۆرا و جۆرە بەڵام هەمووی دەربارەی ئافرەتە وە وەرجێڕانیشی تێدایە کتێبێکم تەنیا دەربارەی وەرجێڕانە لە زمانی هۆڵەندێ وەرمجێڕاوەتە سەر زمانی کوردی. ئەویش دەمەوێت وەکو ئەم کتێبە لە نێو بۆکسێکدا کۆیان کەمەوە ئەوە نێوی لێ بنێم نێوم لێ ناوە بەڵێ کۆبەرهەمی ژننامە. چەند جوان زۆر جوانە ئەمش پێم خۆشە ناوێکی خۆشەوە ناوەڕۆکە کەشی نامەی ژنێکە بۆ ئەو خەڵکە نووسیەتی بۆ ئەوی تۆزێ لە ژن بگەن بەڕاستی
جۆنە دراوەتە بیری ژن هەمیشە تەمەشای دەرەوەی کراوە تەمەشای جەستەی کراوە بەڵام هیچ لە بیریان نەخۆڵیوەتەوە نرخێکی ئەو تۆیان ڕێزێکی ئەو تۆیان بۆ هزر و بیری ژندانە ناوە من مەبەستم زیاتر لەوێ ئەوەیە بژی ئێمە چاوەڕێ ئەوین بە تامەزرۆیەوە کە ئەو بەرهەمانە بێت و بیخوێنینەوە هیوادارم ئەی وەکی دیچی ژیانی ڕۆژانەی خۆ چۆن بەڕێ دەکەی هەواداری زۆرت هەیە دڵنیام ئێستا حەز دەکەم زان کوردستان خان لەم ڕۆژانە سەرقاڵی چییە جگە لە نووسین جگە لە نووسین من هەموو زانەی ئێستا من هەز دەکەم کە شەختە و سەرماسۆڵی تەمەن دەوروبەری تەمیون هەتا مێشتی سڕ نەکردو نەیبەستووە ئەو سەرماسۆڵەی تەمەن لەمێ بەرهەمەکانی خۆم پێڕا بگەم و بەرهەمەکانی هەروە عینەکەی جەمال ئەوانش ئیشان لەسەر دەکەم سەرپەرشتی دەکەم یا تیپچنی دەکەم لەم دوایەدا بەرهەمێک لە بەرهەمەکانی ئەو مسل لە نوێ چاپ کردەوە ئێستا بەرهەمی دووەم سەرپەرشتی دەکەم چاپی کەمەوە ئیتر دەتوانم بڵێم من هیچ کاتێکم نییە بڵێم ئەمە پشی تێدا دەدەم پشی من تەنیا نووسین و خوێندنەوەیە من ئەوە پشی منە بەڵام هەنست دایانێ سرم لێدەن هەندێک جار بەشداری دەکەم لە هەندێک چالاکی کەوا ڕۆشین بیری بێ باشە بە خاڵێکی باش ئاماژەدا ینی هەموو تەمەنی تۆ لە خزمەتی نووسین و کتێب بووە ئێستا ئێمە دەبینین کە تا ڕادەیەک گەنجەکانمان کەمتر بەلای خوێندنەوە دەچن حەز دەکەم لێرە پەیامی تۆ بۆ جیلی گەنجان کە دێن سەردانی پێشانگاش دەکەن لە بواری خوێندنەوە پەیامێکت هەیە بۆوان چ ڕێنماییەکیانەکەی بۆی کە زیاتر خولیای خوێندنیان هەبێت وابزەم ئەو کەسێک کە دێتە ئێرە وا دیارە وابەستەیەکی هەیە بە کتێبەوە بە خوێندنەوە بە نووسینەوە بەڵام ئایا چی هەڵبژێرێ هەم بۆ خۆی هەمیش بۆ نەتەوەکەی چکەمە هێشتا ئێمە کێشەیەکمان هەیە ئێمە بێ دەوڵەتین تۆ دەبێت کار لەسەرەوە بکەی دەبێت دەوڵەتت هەبێ و هەموو شتێک ئامادەیە بۆی تۆ دەوڵەتێکت هەبێ جا دەبێت خۆی پێ بگەێنێ هەمیشە لایەنە گەشت و جوان و ڕووناکەکەی خۆی پیشانی نەتەوان بدا ئەویش کتێب خوێندنەوەیە چکە بەڕاستی تامێکت دەداتێ کەسێتێکی پتەوت دەداتێ هیزرێکی دەوڵەمەندت لەلا پەیدا دەبێ لەوانەیە بڵێ ئەو ئامێرە ئەلکترۆنانەی کەوا پەیدا بوون ئەمانە جێی کتێبیان گرتی بێتەوە بەڵام لەوێشدا کتێب هەیە دەتوانێت لەوێ داونلۆدی بکە و دانیشە بخوێنێتەوە کەواتە تۆ دەبێ هەمیشە وابەستەی بیرێک بیت کە لە خزمەتی تۆ و ئینسانیەت دابێ مرۆڤایەتی دابێ من ئەم پەیامم هەیە بۆ گەنجە خۆشەویستەکانی خۆمان بەشی دەستەکانت خۆش بێ هیوای تەمەندرێژیت بۆ دەخوازیین کە هەمیشە ئەوە بەردەوام بیت و بەرهەمی جوان پێشکەش بکەی بە کوردەوای سپاست دەکەم دنیا خامیشە دەمێت هەوڵ دەدەم و حەزیش دەکەم هەمیشە من و کەسانی وەکو تۆی بەتوانە هەمیشە ئاوا دەوری ئەرێنی بجارن هەر بژیت زۆر سپاس بۆ ئێوەش ئەوانەی کە دەیانەوێت چ کتێبەکانی کوردستان خان بکڕن یا هەر کتێبی کە پێتان خۆشە بێگومان پێشانگای نێودەوڵەتی هەولێر تا 18 مانگ بەردەوام